غودەی بەجێماو خۆشەویستان زۆر جار غودە کە خوای گەورە لە کۆرپەلەیە هەمومان لەسکی دایکمانە بۆمان دروستەکات ئەلێرە دروست نابێ نەخێر لە پشتی زمانەوە دروستە بێ بەڕێڕەوی خۆیە کەسێ دەسێگرێت چاوساغێ ئیهێنێتە خوارەوە هەتاوەکو شوێنەکەی خۆی پیشانێڵێ ئەمە شوێنی توێ ئەلێرەیە بۆ خۆ دانیشە ئیشکە بەڵام زۆر جار ئەم چاوساغەش ڕێی لێونە بێ غودەکە بەجێ ئەمێنێ لە پشتی زمانەوە مەجال هەیە بەجێ بمێنێ هەتاوەکو پێشی بۆری هەناسە و هەتاوەکو خوارتر ئەگەر غودە بەجێ مایانی چی کە پێوتێ غودەی بەجێماو یاخود غودەی کۆچ کردوو هیچ کێشەیەک بۆ ئینسان دروست ناکە بە تایبەتی زۆر جار ئەبێ بە ڕەحمەت کە مناڵێک تازە لە دایک بووە ئەم غودەیە شکەبا کە ئیشی بۆ بکە بەشی هەتاوەکو تەمەنێکی مناڵی ئەکات کە گەورە بواستی پێکرێ ئەم مناڵە غودەیەتی بەڵام الحەمدولیلا نەیهێشتووە هەمپەکی باڵای بکەوێ هەمپەکی گەشەی بکەوێ هەمپەکی مێشکی بکەوێ ئەم غودەیە کە لە حەجمی خۆی بە بچووکی ئەمێنێتەوە چکە شوێنی خۆی نییە ناتوانێت وەکو ماڵی خۆی پێ لە ڕاکێشێ وەکو پێویست ناتوانێت ئیشکات پێویستە کات عیلاجی قەرەبووی غودەی بدرێتێ ئەگەر تاکە غودە بوو لە لاشەیە مابەوە بەڵام هەندێک جار غودەکە لە پێشی ملا لە پێشی بۆری هەناسەیە ئالێرانەیە وەکو کیسێک کە پێوتێ کیسی زگماکی غودە تایرۆگلۆسەڵ سست ئەمێنێتەوە ئەگەر لای نەبێ ئەبێ بە ئیلتیهاب یاخود ئەبێ بە ناسوور کێشە دروستەکە پێویستەکە هەم کیسەکە و هەم ئێسکەکەی ژێری لابیت بۆ ئەوەی کە دووبارە نەبێتەوە وەگەرنا غودەی بەجێماو کێشەیە بۆ ئینسان دروست ناکە جێی ترس نییە زۆر جارێکێت تەنها بە عیلاج قەرەبوو بکرێتەوە یاخود یۆدی بدرێتێ یاخود لە کەم حاڵەتاوایەکە نەشتەگەری بێت سمارت وەرچەرخانە